کە دەچێتە زانکۆ ساڵ یەکەمی زانکۆی ئەکرێ پرۆگرامێکی وا کە یارمەتی بدات ڕۆژانە کتێب بخوێنێتەوە و بۆ راپۆرت ئامادەی بکە دوای لە کۆتا ساڵەکان ئەو خوێندنەوانە یارمەتی بدا بۆەوەی کە بتوانێت توێژینەوەیکی تێر و تەسەل بکات بۆ دوای دەرچوون. ئەمە چ سوودێکی پێدەگەێنێ ئەم پرۆگرامە پێ دوای ئەمە ئیسفادەی دەبێ و بەڕێزت لە ناو پرۆسەکەدە؟ واللهی من وابزانم نمونەیەکی زۆر زیندومە بۆ ئەم پرسیاری جەنابەت، یعنی هەر لە سەرتاوە دەست بە ڕاهێنانکردنەکەم من ڕاستە و خۆ توانیم پرۆپۆزەڵەکەم بنووسمەوە هەر لەگەڵ ڕاهێنانەکە، یعنی ئەو کارانەی کە هەم بوو کردمە عەمەلی، یعنی بەجددی ئیشم لەسەر کرد، زۆر باشیش چوونەتە پێشەوە، بیرم لەوە ناکردەوە من ڕۆژێ لە ڕۆژان ئەوە بە ئاسانی بتوانم پرۆپۆزەڵی توێژینەوەکەم یان مەشروعەکەم بە جوانی بەو شێوازە بنووسمەوە و لەگەڵ ئەوەشدا بتوانم کاتێک لە کتێبی ئەندازیاری کشت و کاڵیە گەڕام تەنها لە کتێبخانەی زانکۆ دەسمەکەوت، ئەویش کتێبی مەنهەجی زانکۆ بە زمانی عەرەبی بە کوردیش نەمان بوو، زمانی کوردیمان زۆر کەمە کە کتێبمان هەبی لەسەر بواری کشت و کاڵ، ئیتر بڕیارمدا من خۆم کتێب بنووسم، یعنی ئەوە ڕەنگە وەڵامێکی زیندوو بێ بە دڵنیاییەوە زۆر سوودی هەیە بۆ قوتابیانی زانکۆ لە هەموو بوارێک، نەک تەنها قوتابیانی زانکۆ. من پێم وابوو کە ئەمانە هونەری زۆر ئاساییە، بەڵام ئێمە بە دوایان نەگەڕاوین لە مێشکی خۆمانە. من لە ڕووی سایکۆلۆژیشەوە زۆر زیندووترم، یعنی ڕەنگە پێشتر بۆ زۆر شت خاوم کردبێ، پێشتریش باسم کرد تۆزێ تەمەڵم هەسەکەم بمەوێ کارەکان بۆ خۆم ئاسانکەم، بەس ئێستا ئەو تەمەڵیەشم نەماوە، یعنی تەنانەت وام لێ هاتووە لە ڕێگاش خێرا ئەڕۆم. ئەمانە ڕەنگە نمونەی زۆر زیندوو بوون بەڕاستی، وە پێم وایە ئەو ڕاهێنانە ئەوە بەس نییە بۆەوەی کە من خێرا بخوێنمەوە، ئەبێ بکەم بەخوو هەمیشە بەو شێوازە بخوێنمەوە بۆ ئەوەی داهێنانی تێدا بکەم، چونکە هەر شتێکە بەردەوام بووم لەسەری بە جوانی کارەکەم کرد، تەرکیزم خستە سەر بابەتەکە، کات وام لێ ئەکا داهێنانی تێدا بکەم. اینجا وەرە تۆ من تازە فێری ئەوە بم کە چۆن بتوانم خێرا بخوێنمەوە، ڕستەیەک بە جوانی بە خێرایەکی زۆر سیر بکەم و لێی تێبگەم ئەی چەند ساڵێکی تر ئەبێ چ داهێنانێکی تێدا دروست بکەین، چونکە ئێمە پێمان وابوو وەکو کە جەنابی شت پێشووتر باست کرد پیت لە سەرەتا بەو شێوازە دەمان خوێندەوە، دواتر فێر بوون وشە بخوێنینەوە، لە وشەشە وەستاین، بامان ئەزانی خوێندنەوە بەس ئەوەندەیە، ئیتر لە هەموو بوارێکی ژیان ئیبداعی تێدا دەکرێت، داهێنانی تێدا دەکرێت، ئەمەش کراوە، ڕەنگە تەنها داهێنانیش نەبێ. من زۆرم پێسەیرە، من لە زانکۆم ئەبینم قوتابی لە ئەسنای ئیمتیحانە پرسیار لە هاوڕێکی خۆ وەرەگرێت بە یەک بینین، ئەڵێ هەموم لەسەر ئەو نووسیوە، یعنی من پێم سەیرە ئەو تۆ باواز لەوە بین نەغەشەکە ئەوە بەهرەیەکە زۆر سەیرە تۆ بتوانی بە یەک بینین شتەکان ببینی و بگوازیەوە، اینجا ئینگلیزیش بێ بەڕاستی، بۆیە ڕەنگە ئەمە بەهرە بێ، ڕەنگە ڕاهێنانیشی نەکرد بێ، بەڵام ئەو بەهرەیە هەیە، بە یەک بینین ئەتوانی هەموو پرسیارەکان وەربگرێ. وام لێ هاتووە بچم ئەوانە بدۆزمەوە پرسیاری لێ بکەم چۆن ئەتوانی ببینی، چکە وەکو کوردیش نییە بەڕاستی، ئینگلیزی وردە. ئیتر ئەوە خێرێکی گەورەشە بەڕاستی مامۆستا بازیان، یعنی تەنها ئەوە نییە ئێمە کۆبووینەوە ئەمانەوێ هونەرێکی تازە لە بواری خوێندنەوەیە فێربین، خێرێکی گەورەشە ئەگەڕێینەوە بۆ ناخی خۆمان بۆ ئەو پێکاتێک کە خوای گەورە دروستی کرد چۆن بتوانین بەکاری بێنێ، خوای یەک بینین بتوانم لە شتەکە تێبگەم، خێرێکی زۆر. ئەگەر ئەوە سوودیش یعنی تەنها سوودەکەی ئەوە نەبێ کاتم بۆ ئەگەڕێنێتەوە، هەر هونەرێکی جوانیشە بەڕاستی، هونەرێکی زۆر جوانە. من هەستەکەم ئەو قەت دانەنیشتوم ڕیاضە بە چاوەکانم بکەم، بەس هەستەکەم چاوەکانم ئیسراحەتترن، مێشکم ئیسراحەتترە، خەوتنم باشترە، نازانم گۆڕانکاریەکی زۆر وەکو نمونەیەکی زیندوو بۆ خۆم گۆڕانکاری زۆرم دروست کردووە.